بۆکان حەسەن بەردەوامە لەسەر زیادکردنی و بابەتانەی پەیوەستن بەگەلی کورد لە سۆشال میدیادا. نوێترین هەوڵێکی زیادکردنی ئیمۆجی ئاڵای کوردستانە بۆ لیستی ئیمۆجیەکانی یونیکۆد. هەر بۆیە داوای کردووە بە دانانی ئاڵای تاجیکستان پشتگیری بکەن و لە ئێستادا وەک تاقیکاری چاودێری پرۆژەکە دەکرێت. پێویستە هەموو گەلی کورد بەبێ جیاوازی ئیمۆجی ئاڵای تاجیکستاندا بندن. هۆکاری سەرەکی بدانانی ئیمۆجی ئاڵای تاجیکستانەوەیەکە لەم ڕوانگەوە ئاگادار خەڵک و بڵێم ڕێکەوتن کراوە لەم ڕوانگەوە کە ئیمۆجی ئاڵای تاجیکستان کە هاوشێوەی ئیمۆجی ئاڵای کوردستانە دابندرێت لە جیاتی ئیمۆجی ئاڵای کوردستان. لەبەرەوەی لە ئێستا بەداخەوە ئیمۆجی ئاڵای کوردستان بوونی نیە لە کیبۆردا. جا لەبەرەوەی ئێمە پێویستە بیانوەیەک هۆکارێک بدۆزینەوە کە بەوەی کە ئێمە داتایەکی زۆر پیا بکەین و بیکەین بە بەڵگەیەک بەوەی لەسەرەوە هاوکارمان بۆی ئیشەکە بڕاتە پێشەوە. ئەو گەنجە دەڵێت داتایە مانگە بەکاردێنرێت و لایانی پەیوەندیدار وەک بەڵگەیەک بەدەستیەوە دەبێت. دەژڵێت لەسەر ئیمۆجی ئاڵای تاجیکستان ڕێکەوتن کراوە چونکە زۆر لە ئیمۆجی ئاڵای کوردستان دەچێت و لە ئێستادا ئاڵای کوردستان لە لیستەکەدا بوونی نییە. لە ئێستادا ئەم مانگە کە بسوێکی سێ تا بسوێکی چوار گرنگترین شت لای خەڵک لای هاونیشمان بریتە لەوەی کە ئیمۆجی ئاڵای تاجیکستان دابنێن لە کۆمنت لە سوۆسیال میدیا لە ئینستاگرام لە فەیسبوک لە تویتەر لە سەرجەم شوێنەکانە دابنێت بەڵام لە ماوەی ئەم مانگا بێت لە دوای مانگەکە سوودی نابێت. بەڵام لە ئێستادا گرنگترین شت کە خەڵکی کە بۆ پاڵپشی ئەم پرۆژە ئەوەیە تکایە داوا لە هەموو هاونیشمانن ئەم کارە جێبەجێ بکەن لەبەرەوەی کە ئەم پرۆژە پێویستی پیانە. هەرچەندە دانانی ئیمۆجی لە دەستی کۆمپانیای یونیکۆددایە کە دامەزراوەیەکی نێودەوڵەتی بێلایەنە داوای کردووە هیچ لایەنێک پێشنیار بۆ دانانی ئاڵا نەکات. بەڵام بۆکان گەشتبینە باوڵەکانی و دەڵێت ڕێکەوتن کرا و ئەگەر ژمارەیەکی زۆری کورد پشگیری بکەن بە دانانی ئاڵای تاجیکستان گۆڕانکاری لە لیستی ئاڵاکاندا دروست دەبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.